ڕاستی بێت لە هەرێمی کوردستانە ژیان وەساوە لە هەرێمی کوردستانە ژیان وەساوە هەموو سێکتەرەکانی ژیان وەساوە باری کۆمەڵایەتی خەڵک قوتابخانە کارەبا ئەمە حکومڕانی نییە بە درێژایی ئەم 30 ساڵەیە ئێمە خۆمان دەخۆینەوە تێگەشتی چاوەڕێن چاک بێ چاک نابێت لەلایەن دەسەڵاتدارانەوە هەموو شتێکیان قۆڕە کردووە بۆ خۆیان کۆمپانیای زەبەلە هەموو شتەکانی خۆیانە خۆیانی پێ دەوڵەمەندەکەنەوە خەڵکش کەوتەتە سەر ساجعلی هیچ نییە ئازادی نییە نان نییە نەود نییە کارەبا نییە پەروەردە نییە هەموو سێکتەرەکان وەساوە. من وەکو دایکێک تەمەناکەم هیچ دایکێک جەرگی نەسووتێ و هیچ ڕۆڵەی هیچ کەسێک بریندار نەبێ و داواکارم لەو برا ئاسایش و چالاکوانی مەدەنیانە خۆیان سێری خۆیان کەن جەرگ سووتان چەند ناڕەحەتە چەند ناخۆشە سێری دڵی دایکێ بکەن چەند بە سوێیە لەم خۆ پیشاندانانەیە حەوت گەنج بوون بە قوربانی داواکردنی مافەکانی خەڵک یعنی پێویست ناکات ئاوا بکرێت و سیرەکەیت هەر چوار دەورت تەنراوە بە چالاگوانی مەدەنی و بە هێزێکی زۆر هاتوو بۆ خۆپیشاندان ئەمەی کە هاتووەتە ئێرە و لێرە داوای مافی خۆی ئەکات ناچێت بارەگا بسووتێنێت ناچێت داوائیری حکومی بسووتێنێ و لەگەڵی شیانین بە هیچ شێوازێک من داواکارم هەموو هاوڵاتیەک تاک بە تاکی هاوڵاتی بێتە سەر شەقام وەکو بەهاری عەرەبی هاتن خێمەیان هێڵا سێری بەغا بکەین دانیشتن حتا داوای حەقی خۆیانیان کرد ئێستش هەر بەردەوا من لەگەڵیا یانی چی پێچێ دانیشین ئێمە لەم سەر شەقامەیە دانیشین هەتاوەکم داوای مافی خۆمانەکەین. من پێم وایە ئەم خۆپیشاندانە بەرئەنجامی جواب نەدانەوەی داواکاریە ڕەواکانی خەڵکە کە ماوەیەکی زۆرە چەند با بڵێن بۆ چەند ساڵێک دەچێت خەڵک لەگەڵ قەیرانی دارایی و لەگەڵ نەبوونی سوتەمەنی و لەگەڵ نەبوونی کارەبا و پێداویستە خزمەتگوزاریەکان ژیان بەڕێوە بە چەندی جار یاداشت و چەندی جار راپۆرتیان گانێتە دەسەڵاتداران بەڵام بەداخەوە تا ئێستا دەسەڵاتدار نەیتوانیوە جوابێکی مقنع بە هاوڵاتیان باتەوە هەمیشە وەک بڵێ کاتە کوژن لەگەڵ هاوڵاتیانە.